لەسەر زیادکردنی سەدادەی باج لەسەر خاوەن ئۆتێل و شوێنە گەشتیاریەکانی سلێمانی کۆبوونەتەوە تا هەڵوێ زۆر بگرن و هەوڵی هەڵوەشانەوەی بڕیارەکەی حکوومەتی هەرێم بدەن. دوای زیادکردنی باج لەسەر شوێنە گەشتیاریەکان و ئۆتێلە 4 ئەستێرەکان و 5 ئەستێرەکان خاوەن ئۆتێلەکان دەڵێن بارگرانیەکی زۆرمان لەسەر دروست بوو و بەم جۆرە ناتوانین بەردەوام بین. سەرۆکی کۆمەڵەی میوانخانە و چێشخانەکانی سلێمانیش دەڵێت ئەگەر باجەکانی سەریان لا نەبرێت بڕیاریان داوە چەند ڕۆژێک سەرجەم ئۆتێلەکان دابخەن، بەڵام جارێت تەنها فشار لەسەر حکوومەت دروست دەکەن تا بڕیاری باجی خواردن لابرێت. ئێمە لە 1 حوتی 2021 واتە ساڵی ڕابردوو بڕیارێک دەرچووە لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی کە لە باجی فرۆشرا و ئەوانەی کە 4 ئەستێرە و 5 ئەستێرەیان لە ساعتدا ئەبێت لە باجی فرۆشرا و پارە وەکو باجی زەریبە بدەن بە وەزارەتی دارایی. باجی فرۆشەوە مەسەلەن ئێستا تۆ ئەمڕۆ یاچی لە کافتریایەک لە مەطعمێک لە ڕێستۆراتێک بای 100,000 دینار ئەخورێ، ئەم 100,000 10,000 لە تۆ وەرئەگیرێ، ئەمە ناچێت لە کابرای مەسەلەن کابرای خاوەن بنکە گەشتیاریەکە خۆ ناچێت لە دەی وەرگێتەوە، ئەوی شەریخاتە سەر شانی گەشتیارەکە. جا ئەمە لێرا کێشەیەکی دروست کردووە هەم بۆ خاوەن بنکە گەشتیاریەکە و هەم بۆ گەشتیاریەکەش تۆراوە ئەگەر پێی بڵێ 10,000 مەرێ لەو سا توای 100,000 خوارد و 110,000 مەرێ، یعنی جێگەی پرسیارە ئەڵێم ئەم 10,000 بۆچی وەڵا ئەمە باجی فرۆشراو، یعنی وای لێکە جاری کە نایەتەوە ئەچێت لە مەسەلەن لە شوێنێکی گەستێرە یا لە شوێنێکی نایب نانەکەی ئەخواوە یا گەشتەکەی بەسەر ئەبات و جاریشکەی ناگەڕێتەوە بۆ 4 ئەستێرە و 5 ئەستێرە، واتە ئێمە لە دوو لاوە زەرەرمەند بووین. یا زەرەرمەندی یەکەم ئەوەیە کە سەی دەعدەین بە وەکو فرۆشرا و زەرەرمەندی دووەم ئەوەیە گەشتیارەکە جاریکە ناگەڕێتەوە بۆ شوێنە. بەپێی ئامارەکان ڕۆژانە 1000 گەشتیار دێنە نێو شاری سلێمانی و گەشتیاری خواروی عێراقن. لە دوای سەری ساڵیشەوە 6,000 گەشتیار هاتوونەتە سلێمانی. خاوەن ئۆتێل و چێشخانەکان دەڵێن پێویست بوو حکوومەت هاوکاریان بکات نەوەک بێتە هۆی بارگرانی و دوورخستنەوەی گەشتیار لە شوێنە گەشتیاریەکان. باوەڕ هەبێ بارینی ئەم بەفر و ئەم کەش و هەوای ئیستاوای کردو ڕۆژانە بەلایانی کەم و بەلایانی کەمەوە 20 پاس ڕوو کاتە شاری سلێمانی 20 کەرت 50 گەشتیاریش بیانی دەوری 1000 گەشتیارەکە. ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەو خزمەت گوزارێ باشە، نرخی هوتێلەکەمان زۆر دابەسی سەلب کاتە زۆر باشە و ئەو کەشە و هەوا جوانەی و ئەو کۆمپانیانی کە ئێمە زیاتر گرێبەر سیشمان هەیە لەگەڵیانە ناوەڕاست و باشووری عێراقن کە ڕوو دەکەنە شاری سلێمانی. زیادکردنی سەدادەی باج لەسەر خواردنی فرۆشرا و لەلایەن حکوومەتەوە بارگرانیەکی دیکەیە لەسەر شانی گەشتیار و لە دەستدانی متمانەی ئۆتێلەکانیشە لە لای گەشتیاران، چونکە وەرگرتنی ئەو پارەی لەسەر شانی گەشتیارەکانە، بەڵام پارەکە بۆ حکوومەت دەگەڕێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.